یادی هەمین ساڵ یادی چالاکی گیانبازەکەی هەواڵڤیان گشت شەهیدانی گیانبازەوە بیرێنینەوە و سەری ڕێزنەوەی دەکەین لە ئاستی تەواوی شەهیدانی گەلی کوردستان. دیارە 7 ساڵ پێش ئێستا هەواڵڤیان کە ژنێکی سەرکردەی باشوور و پێشەنگایەتی بە باشووری کوردستانە کرد کە لە چالاکیکی گیانبازی کرد لە ئەنجامی ئەوەی ئەو چالاکیە بۆ ڕێبەری مرۆڤایەتی بوو کە 8 ساڵ بەسەر ئەو پیرانگیانڕێدا تێپەڕی بوو کە هەمیشە دەیوت هەواڵ ڕێبەر ئاپۆ ژیانە بە تایبەتی بۆ ژنان و بۆ ژنانی باشووری کوردستان بە تایبەتی تر ئەو دیاربوویتە بەرگەی ئەو بێژیانەی نەگر لە ڕێبەراپۆ تا ڕەنگاویدا چالاکی گیانبازەکەی بۆ گەلی کورد بوو بۆ ڕێبەراپۆ بوو بۆ ژنانی باشووری کوردستان و ئەو ژنە ستەم لێکرا و چەوسێنەرانێت کە لە تەواوی کوردستان و بە تایبەتی باشووری کوردستان بوو و هەواڵڤیان لە چالاکیەکە پەیامێک بوو یای بە ئێمەی ژنانی باشووری کوردستان کە چیتر ئەو زڵم و زۆرەی کە لەسەر هەم گەلەکەمان و هەم لەسەر ژنانە ڕوات پەیامێک بووی بە یای بە ئێمە ویای بەو کەسانی کە ویای بە ویژدان مردووەکان ویژدان نستوەکان کە چیتر بە ئاگا بێنەوە بۆ ئەوەی کە ژنانی باشووری کوردستان لەو دۆخەی کە هەیە تێپەڕێ بۆی هەواڵڤیان هەر لە مناڵیەوە هەستی بۆ زڵم و زۆرە کرد بوو کە لەسەر گەلەکەی و هەم لەسەر بە تایبەتی لەسەر ژنان هەبوو بۆیە زوو هەستی پێکرد لە ئەنجامی ئەوەی کە بڕیاری شۆڕشی بڕیاری ئەوەیدا کە ببێ بە شۆڕشگەل لە تەمەێکی مناڵیدا بوو و کۆکراوەی ئەو چیرۆکانە بوو کە لەسەر گەلەکەی هەم چیمابارانکردن هەم ئەنفال هەم کۆڕەوینەوەیە شەڕینە و خۆوە لەسەر هەموو ئەمانش ئەو زڵم و زۆرەی کە بەرامبەر بە ژنانەکرا کە لە پارچەکانی تری کوردستان و بە تایبەتی لە باشوور و لە چواردەوری ئەو کە ڕنگدانەوەی هەبوو ئەمە بۆ هۆی تەقینەوەی ئەو شۆڕشەی کە ئەو ناوینا شۆڕش و بەشداری شۆڕشی کردەوە بوو پشتی لە خوێندن کرد و ڕووی لە شۆڕش کار و خەبات و تێکۆشان کرد بۆی ئێمە کوژنانی باشووری کوردستان نامەکانی هەواڵڤیان کەەوە ئێستا وەکو مانفستۆیەکی بۆتە مانفستۆی ژنانی ئازاد لە باشووری کوردستانەوە چالاکیەکەی بۆتە چالاکیەکی گیانبازی کە لەو کاتەدا هەواڵڤیان ئەو چالاکیە هەم لە زیندانەکانی باکووری کوردستانەوە چالاکی دەستی پێکان لە شارەکان هەم لە شاخەکانی کوردستان و هەم لە ئەوروپاش ڕنگدانەوەی بوو ئەو چالاکیە بۆیە ئەوژ وەکو ژنێکی تێکۆشەر وەکو ژنێکی پێشەنگ ئەو چالاکی ئەنجامدا بۆیە ئێمە کوژنانی باشووری کوردستان وە هەمیشە نەک بڵێن ساڵانە یادەکەین بەڵکو هەمیشە لە ناو ڕۆح و فکری ئێمەدا هەواڵڤیان پێشەنگایەتیمان بۆ دەکا و ئێمەی سۆزەدەین وە کوژنانی باشووری کوردستان کە هەمیشە پێش بەردەوام بین لەسەر ئەو ڕێ و ڕێبازەی ڤیانەکان ساکینەکان بێریتانەکان ئەڤینەکان زیلانەکان و بۆیە ئێمە ئەبینین کە ئەمڕۆ پێشەنگایەتی لە ئەو تێکۆشانەی هەواڵڤیانەکانە کرێ کە ئەمڕۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان بە پێشەنگایەتی ژن ئەو پێشەنگایەتیە کە کرێ کە ئێستا دروشمی ژن ژیان ئازادی ئەمە هەمووی تێکۆشان و هەوڵ و ماندووبوونی هەواڵانی ئێمە و خوێنی شەهیدانی ئێمەیە کە ئەمڕۆ بۆتە دروشمێک و بۆتە فەلسەفەیەک و بۆتە پارادیگمای ئێمە وشەی ژن ژیان ئازادی کە ئەمڕۆ لە هەواڵڤیانە ئەو وشەیە بەرجەستاکەین.